سڵاتان لێبێ و بە هیوای تەندروستێکی باش بۆ مولایەکتان. ئەمڕۆژ هەروەکو ڕۆژانی تر پێمان خۆشە لەگەڵ بەشێک لە وڵاتیان گفتوگۆ بکەین لەسەر دواکەوتنی موچە و پێنەدانی موچە و لەگەڵ ئەوە شاباس لە ڕێکنەکەوتنی بەغدا و هەرێمەکەین و لەگەڵ ئەوشا لە ژیانی خەڵکە برسین با بزانین ئێستا لە چێ دۆخەکان. ماوەی زیاتر لە 70 ڕۆژە موچە دابەش نەکراوە. بازار بەتەواوی وەستانی پێوە دیارە، سارد و سڕی پێوە دیارە و هاوڵاتیان چێڵن لەم بارەیەوە. و ڕێکنەکەوتنی بەغدا و هەرێم تا چەند ژیانی خەڵکی هێندەی تر قورس و تا چەند بارگرانی زیاتری خستۆتە سەر فەرمانبەر، موچەخۆر و سەرجەم کاسبکاران و سەرجەم چین و توێژەکان. و کاری چییە کە ڕێک ناکەون؟ ئایا لەبەر بەرژەوەندی خەڵکیان لەبەر بەرژەوەندی کۆمپانیا و حزبە دەسەڵاتدارەکانە؟ خەڵکی لەسەر ئەم بابەتە ئەدوێن و قسە و گفتوگویان لەگەڵاکەین بینەرمان بن. زاڵم ئەمر نەکات چۆنی لەگەڵ بێ موچەیە چۆنێ گوزەرێنی؟ والله هەڵمان حاڵی وەکۆمە عالەمە وایە تر هەمووی بێ موچەیە بوو. وەزعەکە شەڕە؟ ئەی تەبعەن. لەوە شەڕتر بووە خەت؟ بەڵێ؟ خەت لەو وەزعە خراپتر بینیوە؟ وەڵا نەوەیەکەکان ئەوانەکە گرانی بوو کاسبی هەبوو بەس ئێستا کاسبەکەش نەماوە. سەردەمی گرانەکەش وا بوو؟ نەخێر. شەڕی عێراق و ئێران؟ ئەو ئانەش ئەو ئانە من وەختی خۆی لە سزنا حکمە دامی ڕەمین لە سزنا حەودانە مانگ لە سەیمانی بووین هەتامان نەبینی حکومەت هاو نیو معاش بوو هێنان پۆلیس بوو نیو معاشیان بووێن بۆ محکەمەی سەورە بۆیانێن معاش نیو معاشیان هێنی معاشیان نافە ئەمە معاشەکە دۆخە ناخۆشیش موچە هەرە درا هەتاوەکو محکەمەی سەورە چونوتیان هەتاوەکو ئەگەر ئیفراز بوون و بەر بوون نیوەکەی تریشتانێنی ئەگەر بەری نەبوون ئەدابنەوە نیوە بۆ خۆتانەوەی خۆتان چی لێگەر لێکن ئەوەی ئەویشیشیانە ئەمە ناوەنە چی هەڕێک دوو کۆمپانیای دزە کاکە بۆ گیرفانی خوان و بنە ماڵی خۆیان پارتیۆکێتیەمە قازانجی خۆ پێش خست لە گەل بزانە دزی و ئەگەڕی بۆ گەل بە ئەبزانە دزی ئەگەڕی بۆ هەل هەر کەسی قازانجی خۆی پێش دەی گەل بزانە دزە ئەگەڕێ بۆ هەل ئێمانە وان بەزیان بۆ خەڵکایەتەوە بەزەیەکی یەکێکە خوای نەناسی یەکێکە عچی لە خوا نەدەستا چۆن لە خەڵکە دەسێ چۆن ڕەحمی بە خەڵک دوو مانگ موچە وەرنەگرێ کرێ چی بێ نەخۆش بێ ئەم حکومەتە بەزەی پێێتەوە وەرە کەی حکومەتە ئەمە گوناحەبێ بڵێ حکومەت کۆمپانیانەمانە نەکەی حکومەتە ئەمە حکومەتە وەیە کە وەکو باوە بێ ئاگای لە مناڵەکانی بێ ئاگای لە میلەتی بێ ئەم یەک پارەی گیرفانە دەرێنێ نەخۆش هەیە پەکەوتە هەیە هەتیو هەیە بیۆژن هەیە ئەچێ مەعاشی واخوا یە جوولەکە پارەیە بۆوانە هەیە بە نمونە کەمەندامە هەیە خانەنشینە تەمەنێکی زۆری هەیە دیناری پێ نییە بە قەرز ڕۆژانەکەی بەڕێیەکە حکومت باکی بەم خەڵکە هەیە کاکە بێم دێمە حکومەت نییە کەی نەڵم حکومەت کەی ئەو نەوەڵامە لە ئەوگە بڵێ دەست ئەمانە تاکی بخوانە ناچنەوە وەڵی تا ئەڵە زەبری مار بەدار ئەمانە بە خوێن هاتون دەسەر حکوم بە خوێنە ڕۆن بە شەپڵە ناڕۆن بەفیکە ناڕۆن نەخێر چۆن بە شەپڵە ڕۆن پاریسی ترەی کردووە ئیبراهیم خەلیل و پاری تەوایانە بەردەسا ئەمانیشان فێری دزی کرد ئێستا دەنگۆیەکەیە کە ڕێک بکەون لەگەڵ بەغایە ڕێکەوتن وەڵام هەمووی تەنەزوو لە ڕێکەوتنی چی کێ ڕێکەوتن ماوە ڕێکەوتن چی کاکە خۆی ئەگەر یاسە بەرقەرارێک بووە هەمووی تەنەزوولەوە چەمانەوەڵێ لە 50 ساڵە نەشماوە وەڵا هەموو ڕۆژە بۆ بێگانە ئاچەمێتەوە بەس بۆ میلەتەکەی نا من زیندانی سیاسیم حکمی ئەدام و ڕێمیکراوەم بەربووم بنیار کراوم وەڵی پێشمەرگایەتیشم کردووە بە قورئان هیچیشم ساب نەکردووە لەسەر ئەم میلەتە تێگەی سیرەکەی ئێسا مەسەلەن بۆ نمونە ئەگەر یعنی مڵکی ماڵی باوکم فرۆشتووە هیمە ئەم لاوەلام فرۆشتووە ئەنجا ئەتوانم ژیانێکی ئاسایی هەموو مانگی بەلایەنێکەمەوە 500 ئەم بە عیلاج لەگەڵ ئەوەشا سیرەکەی ئێسا مەسەلەن ئەوەم هەیە کە ژیان چۆنە ڕوا لەم بێ موچەیە وەڵی ژیان بەعام قورسە ئەوی کە ماڵم ناڵی هەیە و ئەوی کە نەخۆشی هەیە و ئەوەی کە پشتی بە موچە بەست و موچەی نییە چۆن پارە پیاکە وەڵی زۆر قورسە بەڕاستی ئەرەوەی مناڵ ئەوە نازانێت ناوەڵە ناوەڵە
باوکانی کە خاوەن ماڵ و مناڵ و موچەخۆرن و جگە لە موچەکانان هیچ سەرچاوەکی داراییان نیە داهاتی تریان نییە چۆن گوزارێنن بەڕاستی زۆر ژیان قورس بووە اینجا ئەوانشی کە مەعاش خۆرن و موچە خۆرن ئێتر ئەوە وەزعەکە خراپە ئارە وەڵڵا ئەی چی بۆ کەساناڵی کە کرێچین ساحبخانەکە ڕەنگە مانگە دوو مانگ چاوەڕێ بکە ئەم ئەویشی کە وەرەگەرێبی باتەوە قەرزە و ناتوانێت ماگانە کاتی خۆیان کرێکە بات وڵی بە ساحبخانەکان ئەڵێم لێرەوە ئاگیان لەو کرێچیانە بێت یعنی بەڕاستی ئەمڕۆ چاوێکیان لێ بێ خێرە لەبەر خاتری خوا ئەو بەڕێزت کاسبکار یان موچەخۆری وڵای من کاسبکارم بەڕاستی کاسبەکە چییە وڵی دوکانمان هەیەترەوە تا بازار نییە هەر بخۆمان ئاوای ئەسوڕێنەوە بێ بازاری لە ئێوەش زۆر تاسی کردە سەرمان هەرە وەڵڵا خراپە بەڵێ بەڵێ ئەوی چمژۆڵی کە هەیە زیاتر کێش دەکڕێ وڵی هەر بەڕاست عرب زیاتر بازار جوڵانوە بەڵێ عرب زیاتر بازاری جوڵانوە عربانە نەبێ خەڵک لێرە چۆن پارە پێیان زۆر بەڕاستی قورسە هەرە وەڵڵا زۆر سەخت تێپەڕێنن سەختە زۆر سەختە کرێ ئەو شوێنی کە تۆ تایت بەکرێت ئەوانوانی بەڵێ ئەویش بێ ماگانە تۆ بجگە لە دەستمایەکە بێ کرێکەی ژدابین بکەیت وڵی ماگانەکە ئەین وتر چی بکەین دەسەڵات نییە چەند ساڵەوەی شاکەن هیچتر نازانین پێشتر وا نەبووایە بەڵێ وان نەبووە وەزعەکە زۆر خراپە کاسبکار وەزعتان چۆن والله ئیش کەمە بەعام چونکە موچە نییە و زۆربەی خەڵکیش کە موچە نەبێ ناتە بازار هیچ کڕەکەش تیش نەکرێت کەس ناڕوات هاتوو ناگە بە تەکسی ڕۆژە موچە نەدراوە بەتاکیش تا چەند کاریگەری لەسەر بازار ئێوەش دروست کردووە یەکێکشم لە موچە خۆرەکانیش بالفعل بەڵێ هەرە وڵا وەزیفەی تۆ چییە من فەرمانبەرم لە زانکۆ سلێمانی سواز دەکەم ئەگەر موچە کاتی خۆیان بدرایە ناچار بم گەرمایە و خەریکی تەکسیبی ناوەڵا بە تاکید ئەگەر وەزعی مادی باش هەر پیر ناکە تەکسی بژێڕێ ئەگەر من هەم ماگە لە کاتی خۆیان موچە وەرگرم پێویستمەوە نابێت تەکسی بژێڕ بەغدا و هەرێم ڕێگە بکەون ناوەڵا عقلم نایبڕێت نەگوتنیان لە پێناو بەرژەوەندی خەڵکە یان ئەمانە شەڕی خۆیانەکەن شەڕی کۆمپانیەکانی خۆیانەکەن وڵا شەڕی کۆمپانیەکانی خۆیان و مناڵەکانیان بەڵێ بەرژەوەندی خەڵک وازن لێناوە هیچ باشیان نیە بە خەڵک و بە کۆمەلگا هیچ باشییان نێ و خەڵکە چی لێ یان هیچ بەرپرسیارەتێکی هەڵ ناگرن گرنگە تۆی کاسبکار پارە و دەستکەویان تۆی موچەخۆر موچە هەبێ نەبێت چۆن قوتی مناڵەکانە دابین بکەیت یانە خەڵک هیچی نەیە بۆی زیاتر بیکەنە کۆیلی خۆیان چارەسەر چێ بە بڕای توانی خەڵک تاکەی ئەوها ئەژی وڵی خەڵک بێ ئەمەل بوو ینی هیچ شک نابات نازانێت هیچ دەرفێکی هەبووە خەڵک قەناتیان قبوڵی ناکرم وەزع بەڵام هیچ دەرفەتێک دەزێتەوەێ بەدل شک نابات وتت کەم بۆ تۆ تەمانوان بە تایشی دارە وڵا تۆ لێرا وەستاوی بەڵێ ئەنی وەکو پێویست خەڵکێت بۆ لاو ئیش بکە بۆنمە تەکسی بکە نەوەڵە ناڵە مەرە و کاتە باسم کرد خەڵک کە نایەتە بازار و کە پارەی پێ نەبێشت بکرێت تەکسی ناوێت ئێتر کە تەکسیشی نەوێت ئێمە ژەر وا وەستاوێتتر یەکە بە دەگمە ئەگەر سوفە گەشتیارێک شتێک بێت نایی خۆمان زۆر بە کەمی بیانێکێ ئارەوەڵا کابرا سەرەکەی نیوێ ڕێکا کابرا بۆی بۆ منە بە هەزار نەرکەمتر هەڵیگری من خۆم سوفەشتی وام کرد کابرا لای پارکی ئازادیان وتم کاکە سێ دەوتی من بێت لە بازارە تایارە بەس هاتوون کە بە 2000 من بیتەوە نیوێ ڕێگاکە بڕوە ئارەوەڵا ئەوەیە بە تاکید چاوەکەین بەڕێزی سەکە هاتم بیری لە چیە کردەوە نازانم هیچ داڵغێشی وام نەبوو ینی شتێکی دیایکدا و بیر نەکرد کەسە بیرەکاتەوە لە کاتێ بۆنە بیر لەواکێتەوە مشتریەک بێ تاکسیە یان بیر لە بێتاقەتی ئەو خەڵکاکەیتەوە نەوڵاوە هەر سەیرمە کردی تۆڵی ئەمووی باشکم ئێ بۆن من لەسا کێوم بینی نەمزانێ وتم باشم ئێ هەمە نەفەر بێ نەفەرین بەس جارە پێویستمان پێێنە پێویستان بەڕێز هەست کاتە پێویستان لە خزمەتتانە مەگەر هەر برایەتیش بێ لە خزمەتتانە بوو چاوەکەمی بەڕێز وڵی تێوە بازارەکەی کەی بینی چۆنە بازار وڵی بازار چۆڵ وڵەوەی کە گەڕێ تەنها
هیچ شتێ ناکرێت پیاساکەوە گەڕ وەکو من چۆنە بینی سنگ و بسۆڕێنی مامۆستا بۆ لای کامێراکەەوە ئەزێتر ئەنی و خەڵکی لە بازارە پێت وایە پیاساکە شت ناکڕێت وەڵی لەوە ئەچێ لە سا هەشتا هیچ ناکرێنەوەڵە ئەی بینی خۆ دیارێتەوە خۆتەزانی ماندووە تۆ زیاتر لە هەفتا ڕۆژ مچەوەرنەگری پارە لە کوێ پێیابێت لە شوێ پارایەنی وڵی ئەو لە سا هەشتای و خەڵکە ئەتیمادی لەسەر موچێ کە موچە نەبوو بازارەکەش نامێنێت منش ناتوان من ئێستا من خۆم ناتوانم بێمە دەرەوە خۆری تەقاوتم بەڵێ هەفتا و دوو ڕۆژە من مەعاشمەوە نەگرتووە تێپەڕێنی ینی دوای هەفتا و دوو ڕۆژ تۆ موچەوەرنەگری ڕایانێ ناوین لەگەڵ ئەمە وایان کردووە کە ڕابین لەگەڵ وەزاکەیە بیرکەرەوە کە تۆ پارۆ پێ نەبوو ناچاری خەرچکەی یعنی ئەگەر خۆش شتێکی پێویست بێ ڕەنگە نەیکڕی بەس ماڵم ناڵەوە نازانێ قەرزەکەش کەس نایە بە کەس من کاوە قەرزەیە بە منە بێ من بیەمەوە کەم موچە نەبێ بەچی بیەمەوە قەرز نایە بە خەڵک بەێزانە بەرامبەرەکەی پارەی نییە دوایە ڕاست خەڵکە ئەوەنە لە مەعاناتی هەیە حکوومەت تا چەند باشی بۆ خەڵکە یەک دانێک باشی نییە بەلاو گرنگ نییە وڵا بەس بەرژەوەندی خۆی نەبێ باشی بە هیچ کەسێ نییە ئەم ڕێک نەکەوتنی نێوان هەرێم و بەغدا وکارەکەی بەرژەوەندی خەڵکان بەرژەوەندی کۆمپانیەکانی خۆیان هەرێمی کوردستانە ئەوێ زیاتر ژڕێنەکەی بۆی بەرژەوەندی زیاتر بڕۆ هەتا تاخی بێم بەرژەوەندەکەی چاکترە ڕۆ لەوە ناکەنەوە ینی ئەم ململانەیەکە درێژە بکێشە خەڵک باشەکەی ئەیە وەڵی خەڵک ئەگەبیریان کرداوایان نەکرد بەلاو گرنگ نییە ناوەڵا ناوەڵا خەڵکیان بە هیچ شێوە بەلاوە گرنگ لە کاتی هەڵبژارنەکان ئێنە بازار ێنە سەر تەلەڤیزۆن وعدی و بەڵێنی گەورە گەورە ئەیەن بۆ خەڵکە ئەوەش هەر شتێکی ئاسایی یانی بۆ هەڵبژان نەکەی بۆ ئەوەیە کە دەنگیان پێ بێت و کە دەنگە پێیان ئیتر پشتت تێکەن هیچیان بە خەڵ بە یەک کەس نامێنێ هەڵویستیان چۆن هەڵەسەنگێنی بەتایبەتی لەم دۆخەیە کە خەڵک پێویستی پێیانە هەڵوێستن ئەگەر هەڵوێستیان بۆ ئەویان لەو میلەتە نایە کاتی دۆخی ئاوە ناخۆشە بینیەوە بینیوە ناوەڵا ناوەڵا نەمبینیوە بە مێژووی ژیانی تۆشتی وان نەبووە ناوەڵا هەفتا و دوو ڕۆژ تۆ مەعاش وەرنەگری ئێستا من ناتوان بێمە دەرەوە لە هەفتەیەکە جارێکگە بتوان بێمە دەرەوەیش ئەبێ 1500 دینار بم بە پاس ئەداوای تر بێتە بازار ئایا بخۆی چای بخۆی شەبەت ئەوای ئەم بینی ئێستا چۆن هاتووم ئاوایی گەڕێمەوە سواری پازە بموە ڕۆمەوە هاتی بەس بۆ پیاسەیەک تۆزە مێشکمی سراحەت بێ ئەنی لە ماڵی شۆ بێ تاقەت بی لە ماڵی شۆ ماڵ مەسرەفەیە ماڵ پارەیە ماڵ ژیانەیە ژیان ناڕوا بۆ شێوە لە ماڵەوە بی هەر پێویستێ بە پارێ بیتە دەریشەوە هەر پێویستە پێ بەڵێ ڕاستە دژوارە هەر هەستەکەم سەختتریژە بێت چونکە ئەمان پیان باشە ئەوەتا هەتا سەخت بێ ئەوان دڵخۆشە بن پێ گەشتبینی بەوەی کە دۆخەکە باش بێ وەڵاهی من گەشتبین نیم بەمان گەشتبین نیم بەم ڕژێمە بەم وایە خەتاکە لە حکوومەتی هەرێمە من بە تاکید لە سا هەشتا بە خەڵک بڵێ لە خەتاکە خەتایەمانە نەکارمن متمانەیەکی زۆر دروست بۆ لەنەوەن هاوڵاتی و حکوومەتی هەرێم هەر نەماوە ینی خەڵک جاران نیشتیمانی خۆشێ ئێستا خەڵک نیشتیمانی خۆشەیە نیشتیمان جیاب بکەرەوە لەم مەسەلەیە نیشتیمان جیایە و هی حیزب نییە هینی ئەو میلەتەیە بەڵام ئەم میلەت ئەم دەسەڵاتە وای لەو وەزع کردووە کە تۆ ئینتیما بۆ هیچ شتێ نەمێنێ سێقە بڕوا بە هیچ شتێ نەمێنێ مەڵێ وایە ڕاست خەڵکەوە بەجێشتوانی خەڵکی ئێستا هەر کەسی حکومی کابەلایەوە گرنگ نییە ئەڵێ بەس موچەکەم بێت موچەکەم باتێ فعلا وایە هەروەڵا من چیا حکومەکە بەس موچەکەم باتێ من ژیانی من خۆشکە من ژیانی ئەوان لە خۆشییاوە من لەم نەهامەتیا ژیمەوە چ ژیانێکی پێڵێ باش بە حاڵی خۆم بەڕاستیکی جۆم لە شتانە بە زۆ نیگەرانە بم ئیشەڵا ئەم دۆ خشتیا پەڕێماوە سەجە قوربانە بم تەندروستی چۆنە والله حەمد و سەنا بخۆ بێ موچەیی تەنگی بە تۆش هەڵچنیوە وڵای عام لە بازارڕە وایە لە بازارەوە ئێستا من هەموو ڕۆژە لەم بازارەیەم خەڵک زۆر نیگەران و بێتاقەتە تۆش یاوە بێتاقەت کردووە من بۆش بە حاڵی خۆم نەوەڵڵا بێتاقەت نی خۆم قدم دینارم ئاشم نیە نەخۆم نەکوڕم نەکەس تۆ ئەگەر معاشت نەبێ ئەو خەڵکی کە معاشخۆرە ئەگەر وەریگرێ بۆ تۆش باشە وایە تاکسیەکەی توێ بەڵێ چەند ساڵە تاکسیەکەی وڵات دەمێکە ساڵە بێ ئارەوە ساڵ تاکسیت موچەخۆری حکومەت نیت هەر بە دەست و بازوی خۆ پارە بەیاکەی ئارەوە هەموو ڕۆژەیتە بازار نەفەر نەبێنەوەڵ ئەگەر نەفەر بێ بیێنم دێم ئەگەر نێم بە بەتاڵی تایبەتی تەیە نە تەلەفۆنیشم نییە بە تەلەفۆنیش نە هەر سوود فەیە هەر سوود فەیە ئیتە بازار ئەوەی کە خوا ناردی سەری خەی وای
خەڵک مەعاملە لەگەڵ ناکە کێشەم نییە وڵا ئێستا من و تا ئەم قەیدانە هەیە خواگای لێ معاملەش ناکەمەوە چەند وەی بەزیادێ ئاچانێ بڵێ دڵی کەس ناشت نابخوا ناڵم زۆر بێوجدانی نابەز باو سارە بێتەوە ئەی باشە ئەڵێن بەشێک لەو خەڵکانەی ئێستاهانە وڵاتیان خۆزانی دۆخیان چۆنە نیوەی ڕێگاکە بڕن اینجا تەکسیەگرن بۆی 2000 کەمتریان بۆ چی وایانی خەڵک ڕێگاکی دوورە بڕێ بە پێ اینجا تەکسیەگرێ ئەکسەریەتی خەڵک ئەوەی کەکەمەدا منە بێ حەزەکە بە پێ بڕوە زۆر یعنی خەڵک هەمووی داماوە بە قەڵەوی وایەن بە پێ ڕۆشنەکە لەبەر وەزشیان لەبەر ئەوەیە کە نەوێ پا تەکسی بەرە دووچیانە بەرە دووچیان ئەحواڵ چۆنە باش زۆر بەڕێز سپاسم بەڕێزی چاوی عزیز شوکارتان چۆنە والله تا حدێک زۆر خراپە نەک تا حدێک لەوانە بڵێ تا حدێک باشە نەوەڵا هەر زۆریش خراپ چیە ماشەڵڵا هاو تەکسی دوو بە دوایەکە ڕیز بووە بڵێ تەکسی ینی نەک تەکسی هەموو کاسبکاران وەزعیان خراپە جوان بە دەرنێ دەچین توێژە نەوەڵا زۆریش لەوان لە چینە خراپەکان نابێ لەوانەیە دەمێکە تەکسیەکە بەڵێ ئاسە دۆخی ئاوا خراپ بینیوە نەوەڵا بەڵام کات بۆ کات خراپترە بەڵێ خراپ لە خراپتر ئێستا ئێستا لە خراپترینەکانای بەڵێ زۆر زۆریش هۆکاری چیە وڵی هۆکاری لە ڕاستیا داهاتی ئەم وڵاتە ونە کارەکەیەوە نادیارە بڵ دیارەوە نیە حکوومەتمانەیە و داهاتەکە چێتە گیرفانیەوانەوە بەڵێ وڵی ترەوە ناگەڕێتەوەدا کە چووە ئەکید ناگەڕێتەوە بەڵێ بۆچی بەغدا و هەرێم ڕێک ناکەون لەبەر خەڵک ڕێک ناکەون یان بەرژەوەندی خۆیان بەلاوە گرنگترە وڵی خۆگەر سێرکەی لێرە قسەی ئەمان وایە لەبەر خەمخۆری بۆ میلەت هەنێشە تەسلیمی بەغا ناکرێت بەغاش پێی وایە کە ئەمە لە جێ خۆیانی ئەم بۆ چوونە لە کۆتاییە لەم ململانەیە بەس چینی فەقیر سەرەری کردو چینی فەقیر باکیت باجەکەیە بۆ بۆچی ئەم ململانی ئەم ناکۆچی لەنەوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان ئەبی خەڵک باجەکەی بە بەنمونە بۆ تەنەزولاتە بۆ یەکتری ناکەن لەبەر خەڵک لەبەر ژیانی خەڵک ئەخر وەکو پێم وتی دەسەڵاتدارانی هەرێم پێیان وایە هەنێ جملەی ئەساسیە ناکرێت تەسلیمی بەغا بکرێت لەبەر بەرژەوەندی میلەتە دا ئەمە تا چەنێ وایە واللهی لای من ڕوون نییە نەوە بەلاتەوە گرنگە ڕێک بکەون زۆر زۆریش ضرورەتێکی بەڕاستی دقیقی عنیە بێت ئەگەر ئەوەش نەبووە ئەو ڕێکەوتنش نەبووانە ئەوە حکوومەتی هەرێم ئەوە بێباک بووە لەو میلەتی خۆی چکان میلەتی کوردستان ینی هیچ نەماوانەیکا بۆ نازان بۆ بەرژەوەندی نیشتیمانی بڵێ بۆ بەرژەوەنی دەسەڵات بڵێ میلەت شتێ نەماوانەی کات دەزانی کوردستان داهاتێکی باشی هەیە سەرد و سامانێکی زۆر زۆری هەیە ئەمەی کە هەمانە بەشی دابینکردنی موچەکە یان نا بە بڕای تۆ وڵی کەسانێکی ینی لە ڕوو زانست هەنێک کەس ینی چەند راپۆرتێکیان هەیە یان بەشەکە یان زیاتریش بێت ئاوا ئەڵێن بەڵام ئەمەش تا چەنێ وایە نازانم بەخوا بەڵێ کەسانێک سوپاس دەکەم خۆ دەزانی زۆروفی خەڵک چۆنە خەڵک ماندووە بێتاقەتە قەلەقە دڵی لای موچەیە حکوومەت تا چەند باشی بەم خەڵکەیە وڵی تا حدێکی زۆر بێباکە ئەکیید کە بێباکە وێستی ئەوان چۆن ئەنرخێنی بەرپرسەکانمان دەسەڵاتدارەکانمان وڵی بێ هەڵوێستن چکا خەڵک سوار بووە پارەی دەرمانی پێ نەبووە زیاتر لە 7 ڕۆژە موچە دابەش نەبووە بەڵێ ئەنی کە سوار بووە پارەی دەرمانی پێ نەبووە بیکڕێت بەڕاستی ئەمە بێباگ لەوە زیاتر یعنی چی لەلایەکە خەسخانە نەماوە لەلایەکەوە یعنی بەڵێ مەسەلەن ئەگە خەسخانە هەبێ لەوانەیە ئەو قورسانێک لەسەرەوە نەخۆشەکە لە بازار عیلاجی خۆی بکە بەڵام لایەک وەکو بێموچەیە بە ئیشوکاریە لەلایەکی تیشە قورسایەکی تری زۆر لەسەر خەڵکە وەکو سوتەمەنی وەکو لایەن تەندروستی بەڕاستی هەرەوەڵە ڕێزت هەیە سپاس دەکەم خۆ دەزانی ئەوەی کە گیرفانی خاڵی بۆ چاوەڕێی ژیان و ماڵەوە چاوەڕێکەکەن شت بێتەوە باوک ینی پیاوە باوک بە تایبەت هەمیشە بارگرین لەسەر شانەتی اینجا مناڵ بێموچەی نازانە مناڵ نازانێت کە تۆ پارۆپیا ئەبێت چۆن بۆیان دابینکەی تا چەند ئێستەمە
ژیانی باوکانیشی زەحمەت کردووە خۆم مناڵی وام نییە چاوەڕێ بکە مناڵەکان لە تەمەنی جەنابتان ئەوان توانم بارسووکیان بەسەرشانی من لا بردووە بۆ خۆیان جەنابن ینی خەڵک بەعام وڵا بەعام دەیتر خۆ هەمووی بێتاقەتە ئەگەر ئێستا سەیری ئەو خەڵکەکەی ڕابڕێەوە غێری عەرەبەکان ئەویتر هەمووی لەسەر خەیاڵەڕە ئەم بازارە پێم وابی گیانیان بە عەرەبە تۆزە جەم و جۆڵیان خۆتە بازارە وەڵا وایە تاوان ژیانەکان مسەوگەرترە ناڕەحەت نییە زەحمە نییە زیاد لە 70 ڕۆژ موچەدا بەش نەکرێت ناڕەحەت نەکات بەڕاستیانی ئەگەرەوە ناڕەحەت نەبێتی ناڕەحەت بەردەوامە بێت گەشتبینی بۆی کە هەرێم باشە بێت ئینشاڵڵا هەتا ئەم دوسێ ڕۆژە تاوا باشە بێت دوای شڵا کێشەی موچە چارەسەر دیشەڵا باشە بێت جاو عەرەبەکانی جەویانێ سەلامان لێکەن لەشە ساغ بێت زۆر دەسپاس دەستە خۆش بێت بێگومان دۆخی خەڵک خراپە ئەوەی کە تۆزێ بازاری خەرەباڵغ کردووە گەشتیارەکانن و بە تایبەتی ئەوانی کە لە ناوچەکانی خواری عێراقەوە هاتوون ئەوانی کە لە بەغداوە هاتوون یاخود لە شارەکانی عێراقەوە ڕویان کردۆتە ئێرە چکەوان هەمومان لە کاتی خۆیانە موچە وەرەگرن بەڵام هاوڵاتیان لەم هەرێمەدا بە دوو مانگ جاریش ئەوە تا موچە دابەش نەکراوە هەمووای کردووە خەڵک بێتاقەت بێ بەشێک لەو خەڵکەیەتە بازار بۆ بێتاقەتیەت پاری پێ نییە تەنها 1500 پێبێ یەتە بازار پیاسەیە کاتەوە ڕاتەوە لە ماڵ بێت بێتاقەتە لەبەرەوەی کە بەشێک لە باوکان ئەڵێن شەرمەزاری لای خێزانەکانمانین شەرمەزاری لای مناڵەکانمانین کەینە بازاریش ناتوانن هیچ شتێک بکڕن خەڵکیەکەیە بە قرز ڕۆژانی ژیانی خۆی بەڕێیەکە و هاوڵاتیانیش دەڵێن حکوومەت بێباکە هیچ بەزەیەکی بۆ خەڵکیان نایەتەوە و ڕێک نەکەوتنیشی لەگەڵ بەغداد لەبەر خەڵک نییە بەڵکو بەرژەوەندی حزبی و بەژەوەندی کۆمپانیەکانی خۆیانە بەشێک لە وڵاتیان ئەمە قسە و ڕابۆچوونەکانیانە هەمیشە سەلامت بن